25 تشرینی دووەم تێکۆشانێکی مێژووی ژنان سێژن بە ناوی پاتریا مینەرڤا و ماریا ترێزا میرابیل لە بەرامبەر داگیرکاریەکانی دەسەڵاتداری کۆماری دۆمینیکا و حکوومەتی ترۆژیلۆ تا دووەدڵۆپ تێکۆشان تژی دیکتاتۆری و توندوتیژی سەر ژنان دەکەن. ساڵی 1930 لە دوورگەی دۆمینیکا ڕافای ترۆژیلۆی دیکتاتۆر دەسەڵاتی گرتە دەست. هەرزوو دەستی بەسەر ئابووری وڵاتدا کرد، بەرەمهێنان و داهاتی وڵاتەکەی بۆ قازانجی خۆی و خێزانەکەی بەکاردەهێنا و ئازادیە مەدەنی و سیاسەکانی پێشێل دەکرد. بەشێکی کۆمەڵگەی دۆمینیکا ناڕەزاییان دەردەبڕی دژی ڕەفائیل و حکوومەتەکەشی. ڕەفائیل بە چەندی ڕێگا هەوڵی دەدا هێرش بکاتە سەر جەماوەرەکەی، دەیترساندن و دەستگیری دەکردن تا دەسەڵاتی خۆی بەسەراندا بسەپێنێت. لە پاش 30 ساڵ لە حکومڕانی تێکۆشانی سێ خوشک بە ناوەکانی پاتریا مینەرڤا و ماریا ترێزا میرابیل کە بە خوشکانی میرابیل ناسرابوون لە هەرێمی جیپاسی کۆمارەکە دشی دەسەڵاتە دیکتاتۆریەکەی ڕەفائیل سەری هەڵدا. مینەرڤا بەشی یاسایی لە کۆلێژی سانتۆ دۆمینگۆ پایتەخت دەخوێند. ئەمە وای کرد زیاتر ئاگاداری ئەو نایەکسانیانە بێت کە ڕەفائیل لە کۆماری دۆمینیکا ئەنجامی دەدا. مینەرڤا و هاوژینەکەی بوونە پێشەنگی بەرخۆدانی گەلی دۆمینیکا. دواتر هەریەک لە پاتریا و ماریا چوونە پاڵیان. مینەرڤا، پاتریا و ماریا پێکەوە بانگەوازی کۆمەڵک ناڕەزاییان کرد لە دژی ڕژێمی ڕەفائیل و خۆیان بە بزوتنەوەی 14 حوزەیران ناوبرد وەک پشتگیریەک لەو هەوڵاتیانەی لە 14 حوزەیرانی 1959 لەلایەن سەرۆکەکەوە ئەشکەنجە درابوون. دوای ماوەیەک لە هەوڵ و تێکۆشانی ئەو سێ خوشکە پاتریا بزوتنەوەی کلاندەستینای دابەنزران و هەرسێ خوشکەکە بوونە تێکۆشەرانی ئەو بزوتنەوەیە کە بۆ هۆی دروستبوونی بناغی ئومێد لای هەموو تاکێکی کۆمەڵگەی دۆمینیکا. تێکۆشانی ئەو سێ خوشکە لە پێناو ئازادیدا بە ناوگەلی دۆمینیکا بڵاو بوویەوە، گەل ئامادەی یان دەردەبڕی هاوکاریان بکەن و بچن ئەو بزوتنەوەیەوە. هەر بۆیە دیکتاتۆر ڕەفائیل ترۆژیلۆ بەردەوام هێرشی دەکردە سەریان بۆ ئامانجەی لە ناویان ببات. لە کۆتا هەوڵیدا هاوژینی هەرسێ خوشکەکە دەستگیر دەکات و وەک هەڕەشەیەک دژی ئەو سێ ژنە بەکاری دەهێنێت. خوشکانی میرابیل لە 25 تشرینی دووەمی 1960 سەردانی هاوژینەکانیان دەکەن لە زیندان. لە گەڕانەوەیاندا دەستگیر دەکرێن و دواتر دەستدرێژی سێکسی دەکرێتە سەریان و دەکوژرێن. بۆ شاردنەوەی ئەم ڕووداوە بەمەبەستە تەرمەکانیان لەلایەن وەکوژانەوە کرایەنە ئۆتۆمبیلەکەی خۆیانەوە و بە شێوەیەک بڵاویان کردەوە بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستدا بێت. کاردانەوەکان دژی کوشتنی ئەو سێ خوشکە گوڕی سەند. ساڵێک دواتر بزوتنەوەی کلاندەستینە دیکتاتۆریەتی ڕەفائیلی ڕووخاند و لە 30 ئایاری 1961 ڕەفائیل ترۆژیلۆ تیرۆر کرا. لە ساڵی 1981 لە کۆبوونەوەی ژنان لە وڵاتی کۆلۆمبیای ئەمریکای لاتین بۆ یادی تێکۆشانی خوشکانی میرابیل بەڕێوەچوو ڕۆژی تیرۆرکردنیان واتە 25 تشرینی دووەمیان پێشنیار کرد تا بکرێتە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. لە ساڵی 1999 نێتەوە یەکگرتووەکان پێشنیارەکەیان پەسەند کرد و ڕۆژی 25 تشرینی دووەمیان کردە ڕۆژی تێکۆشان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. لەگەڵ ئەوەی ڕۆژێک لە جیهاندا تایبەتکرا بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان، بەڵام ئەمە نەبووە هۆکارێک بۆ باشکردنی دۆخی ژنان. سێژن تێکۆشانیان ئەنجامدا بۆ بەدەستێنانی مافی ژنان، بەڵام ڕۆژانە لە سێژن زیاتر توندوتیژی دەستدرێژی سێکسیان بەرامبەر دەکرێت و دەکرێنە کەرەستەی بازرگانی لە جیهاندا. بەپێی لە کۆڵینەوەکانی مافی مرۆڤ ساڵانەوە لە وڵاتی ئەوروپا 200,000 ژن بازرگانیان پێوە دەکرێت. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 463,634 ژن لە تەمەنی 12 ساڵ بەرەوسەرەوە دەستدرێژیان دەکرێتە سەر. لە هێندستان لە هەر 33 خولەک جارێکدا ژنێک دەستدرێژی سێکسی بەرامبەر ئەنجام دەدرێت. لە عێراقدا لە سایە 80 ژنان ڕوبەڕووی حاڵەتەکانی توندوتیژی سێکسی دەبنەوە و لە سایە 43 ژنان دەستدرێژی سێکسیان بەرامبەر ئەنجام دەدرێت.